بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئایزان و خۆشەویستان دووبارە لە بەرنمەیەکی تری نوێنەری تۆ پێتان گەیشتومەتەوە ئەم جارەشەر لەگەڵ ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی سلێمانی کە دەکاتە پێنجوێن هەڵەبجە سەی سایەق شارە زوور خوڕماڵ و هەورامان لەگەڵ من ئەمڕۆ دەچینە قەزای سەی سادەق ئەو شارەی کە لە ڕابردوودا بەدەست ڕژێمی بەعس وێران کرا و حکوومەت هێرێمی کوردستان فەرامۆشی کردووە و حکوومەتی عراقیش تا ئێستا قەرەبوویە کێوتۆی بۆ ئەم شارە نەکردووەتەوە بابزانین ئەحمەدی حاجی ڕەشید لە ماوەی 7 ساڵی ڕابردوو چی بۆ ئەم شارە کردووە وایە ئەگەر هات و جارێکی تر متمانەی خەڵکی ناوچەکەی بەدەستێنایەوە چوویەوە بەغا چۆن لە خەمی سەی سایەقدایە لەگەڵ مابن لەگەڵ ئەحمەدی حاجی ڕەشید دەچینە سەی سادەق. ماوەسا بەخێر بی سەردانی پێنجۆنمان کرد ئێستامانەوە بچینە سەی سایەق دڵنیام یەکەم پرسیاری سەی سایەقەکانەوەی ئەڵێن ماوەسا ئەحمەد 7 ساڵ لە پەرلەمانی عراق چی بۆ ئێمە کردووە تا دەنگی بدەینەوە متمانەی پێ ببەخشیم بچێتەوە پەرلەمان سەی سایەق لە بیرمان نەچێ لە ناو جەرگەی ناوچەیەکایە کە سنووری نێودەوڵەتی لەسرە سنووری فەرمی و نافەرمی لەسرە ینی گەرمیان و کوێستانە بەستێتەوە بە یەکەوە ئەشدانی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەند جار خۆپیشاندانیان کرد گەنجیان کوژرا ینی بێخزمەت گوزارین ڕاگوێزراویان هەبووە وێرانکردن و کاولبوونیان هەبووە بەدەست حکوومەتی بکۆن بەحسەوە واتە پەیوەستن بە قەرەبووکردنەوە بەغاوە چیت بۆ سەی سایەقیەکان کردووە تەمانە چینە بازاریش خۆیان ڕەنگە هەمان پرسیارەتر لێ بکەن بەناوی خوای بەخشندەی مێرەبان سوپاس بۆ تۆ کاک جەلال ئێستا ئێمە بۆ ناو کەسوکاری خۆمانەچین بۆ لای خەڵکێکە چین کە ناسراوین کە ناسراون پێمان یعنی هەردوو لامان بە یەک ئاشناین ئەوان ئەزانن من لە پەرلەمان ڕۆڵێکم بینی بێ ڕۆڵەکە گشتی بۆ عراق بە تایبەتی بە گشتی وە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی وە بۆ ئەم دەڤەرەی کە سەی سایەقێکێکە لەو شارانە هەوڵمان زۆر داوە کە لە دەرەوەی بوجە هەمیشە پشکێک دیاری بکەین بۆ ئەوەی خەڵکەکانمان هاوڵاتیانمان لە سەی سایەق بەرەمەند بنێ هەر بۆ مەبەستە لە موازنەی 2019 بڕی ملیارێک دینارمان تەرخان کرد بۆ هۆڵێک لە سەی سادەق تەبەن ئەمە لە ئەنجامی چی وات سەرۆکی لیژنەی مالی لەو کاتا یا با بڵێن پێشتر سەرۆکی لیژنەی مالی بوو حەلبوسی پێوتم هیچ پارەیەکت تەرخان کردو بۆ هەڵەبجە بە حکمەوەی ئەیزانی وتم نا تا ئێستا بڕیار نەدراوە وتی پێیان بڵێ 2 ملیار تەرخانکەن دوای کە 2 ملیارەکەمان تەرخان کرد نەکرا بە تەنها بۆ هەڵەبجە بێ بۆیە دابەشمان کرد بە کاری جەنابی پارێزگار کاک ئازاد تۆفیق وتمان بە ئەم بڕەپارەیە هەردوو شارەکە لی بارەمەندن چکە لە یەک ناوچان لە یەک زۆنان لە هاوڵاتیەکانی هاودەردن مشتەرەکاتی زۆریانەیە چۆن هەڵەبجە ڕوخێنراوە ئاوا سەی سادەقیش ڕوخێنراوە چۆن هەڵەبجە مەحروم بوو ئاوا سەی سادەقیش مەحروم بووە بۆیە لە کێشە و گرفتەکانیان لەگەڵ نەبوونی خزمەت گوزاری هەمان کێشیان هەیە ناکرێ ئێمە کار بکەین بۆ هەڵەبجەوە کار نەکەین بۆ سەی سادەق لە ئاخر ئیشمان کە هەفتەی پێشوو بوو لە ئەنجومەنی نوێنەران چوینە لای وەزیری ژینگە کەوتمان ئەو منطقەی ئێمە منکوبە تا ئێستا هیچی بۆ نەکراوە سەی سادەق ڕوخێنراوە پێنجوێن ڕوخێنراوە هەڵەبجە کیمایی لێداوە ئەو بابەتانە ئەتوانی چیمان بۆ بکەی وتیان ئێوە داوای تەقیمێکی بیئی بکەن ئێمە داوای ئەو تەقیمە بیئەتان لێکردین ڕاستەوخۆ موافقەتتان بۆکەین دێن 3 جۆر فەحسەکەین فەحسی ئاو فەحسی خاک فەحسی ژینگە لە ئەنجامی ئەمە ئەو بەڕێزەی کە وەزیری ژینگەیە باسی لەوە کرد کە ئەو جێگری بەرپرسێکی ئومەی متحیدەی بۆ تەنمیە بۆ ئینما بۆ گەشەکردن وتی من ئەتوانم لە ڕێگەی ئەوان و کۆمەڵە مەشاریع بێنمە ئەو منطقەیە فعلەن کتابەکەمان کردووە لە ئەو هاوڕێیانم کتابەکەمان کرد بردمان بۆ وەزیری سەحا موافقەتمان وەرگرت کە هەر دەست بەجێ موافقەتی وەرگرت و خراوەتە ئەوەی کەوا
تشکیلی ئەو لیژنەیە بدەن تەمان بەهێزترین ئەجیزیان هەیە بۆ فەحسیەوانە چکەوانە لە هەرێمی کوردستانانین ئەو جۆرە دەستگایانە ئەمە خاڵی ئەوەی کەوا تایبەت بێ بە سەیسایق لە مەسەلەی گەنمی جوتیارانە بەردەوام سەیسایق بەشێک بۆ لەو قەزەیەکەوە دەشتێکی ئاوەدان و دەشتێکی بە پیت و بەرەکەت بووە بۆیە لە مەسەلەی گەنمی جوتیارانە بە هەموو فراکسیۆنەکانەوە چونکە ئەبیستم لەم لاولا هەندێک بەڕێز هەر یەکەوەی کاتە جهود و دەستکەوتی خۆی من بە پێچوانەوەوانەوە هەمومان بەشدار بووین لە دابینکردنی پارەی گەنمی جوتیاران بۆ جوتیارە بەڕێزەکانمان وە لە ئێستادا ئەگەر خوا فرسەت بدا دیسان محاولەیەکی دیکەمان کردوەوە بۆ گەنمی جوتیاران ئەمە جگەلەوەی لە 2 هەفتە لەمە پێشا وەفدێکی جوتیارانمان بکە نوێنەری جوتیاری ئەو دەڤەرەشی تیا بوو بردنمان بۆ بەغدا بۆ وەزارەتی کشت و کاڵ بۆی بتوانین ئەو بەرهەمانە لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵەوە ساغ بکرێتەوە لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عراق ماوەسا وەک ئاماژەم پێکرد سێسایق لەسەر مەرزی نێودەوڵەتی باشماخە یاسا تایبەتەکانی ناوەند لە سەبارەت بە داهاتی سنوورەکان چەنی بۆ ئەو پارێزگایە ئەو منتیقەیە سەر بکرێ لەمانەیە بە دۆراچوونتان کردووە خۆ ئەگەر 5 ئەوەشی کە ئەبێ بە پێی یاسا تەرخان بکرێ بۆ ئەم ناوچانەی خۆمان تەرخان بکرابایە ئێستا سێسایق بۆ خۆی سان فرانسیسکۆیەک بوو ڕاست وایە بیانی بۆچی ینی ئەم سێسایقە سیر دەکەی ساڵ بە ساڵ خراپتر دەبێ ڕێگۆبانێکی تازە نەبێت لە پشتەوە کراوەتەوە بڕۆ لە خەڵکەکەی بپرسە نەخەڵکی تەعینە بێ نەخەڵکی کار و کەسابەتێکی وایان هەیە جگە لە جوهد و ئازایەتی خۆیان نەبێ مەشغوڵن بە هەندێک کار و کەسابەت و بە هەندێکی قاچاقچێتیە هەندێکی کشتتوکاڵە ئەگینا هیچی بۆ نەکراوە وڵاتە ئەم شارە کاول بووە پێشتر خاپور کراوە لەم ڕۆ چیتان بۆ کردووە یانی ئەبێ ئەمە سەرەتا دانیشین لەگەڵ ئەو خەڵکەی کەوا توانای ئەوەی هەیە با بڵێن پێشنیاری لێوەرگیرین یا ڕاوێژی پێ بکەین بۆ ئەوەی چی بکەین تەبەن ئێمە لە قانونی ئیدارەی مالی لە عێراقدا مەرز لە هەر پارێزگایەکا بێ ئەوان نیوەی داهاتەکەی بۆ ئەو پارێزگایە ئێستا سەی سادق لەبەرەوەی سەر بە پارێزگای سلێمانیە و ئەو قورسایی زۆرتر ئەکەوێتە سەرشانی لە ڕووی جادەوبانیوە لە ڕووی پیسبوونی ژینگەوە کە چمەرزی پێنجوێن بێ و چمەرزی ئەوەی تازە باسیەکەی مەرزی سازان یاخود مەرزی شۆشمێ ئەم دوو مەرزە ئەرکیان بەسەر سێسایقۆیە بەڵام لە هەمان کادا سێسایق مەحرومە بێتەوە لەبەرەوەی بێ دانیشین لەگەڵ ئەو خەڵکانەی کە ضرورە دیدگامان یەکخین بۆ ئەوی بزانین چۆن سێسادق ئیسفادە بکات لەم مەرزانە لەبەرەوەی لە ڕێگەی ئەم داهاتانەوە ئەتوانین سێسادق بژێتەوە پشتیوان بەخوا ئەمە ئەەکەینە دیراسەیەک لەگەڵ وەحدە ئیداریەکانی سێسادق و پێنجوێنە لەگەڵ وەحدە ئیداریەکانی هەڵەبجە و هەوراماناتە دابنیشین سیغەیەکی موحد دابنین بۆ ئەوەی ئەم مەرزانە لەبری ئەوەی تەنها ئەرکەکان لە ئەستۆ بگرن لە داهاتەکانیشیان ئیسفادە بکەن ینی بە پێی یاسا ئێستا داهاتی باشمە ناچێتە سێسایقەوە بە پێی یاسا بۆ نمونە ئەگەر هەر مەرزێ لە هەڵەبجە بکرێتەوە بۆ ئەو پارێزگایە لە کاتێکشا جادەی سێسایق قورسایەکەیەکەوێت سەر ئەگەر داهاتەکە بۆ ئەوەی دیکەیان بۆ سلێمانی بێت چونکە سێسایق لە ڕووی ئیداریوە سەر بە سلێمانیە داهاتەکە گەڕێتەوە بە سلێمانی لەوانەیە جوزێکی زۆر کەمی بدرێتە سێسایق ئەوە لە دەستی دەسەڵاتدارانی سلێمانیە ئەوە لە دەستی دەسەڵاتدارانی سلێمانیایە بۆیە ئەبێ بگەینە سیغەیەک وەحدەی ئیداری لەگەڵ فشاری شەقام وا بکەین کە سێسادق پشکی خۆی هەبێ لەو گومرگەی کە چ لە ڕێگەی هەڵەبجەوە چ لە ڕێگەی پێنجوێنەوە چکە ئەمانە منطقەیەکی منکوبە چ پێنجوێن منکوبە چ هەڵەبجە منکوبە چ سێسایق منکوبە چ هەورامانات منکوبە چ هەڵەبجەی تازە بە هەمان شێوە منکوبە بۆیە ئەبێ ئەم وەحدە ئیداریانە خۆیان بۆ خۆیان بۆردێک دروستکەن ئەم داهاتانە دووبار ئیعادە تەوزیع بکەنەوە دووبارە دابەشی بکەنەوە بە شێوەیە جا ئەو شێوەیە زۆرترین مەحرومیەت بێ یا زۆرترین وێرانکاری بێ یاخود بە پێی سەرژمێری دانیشتوانەکانیان ئەگینا ناکرێ شارێک تەواوی داهاتەکانی دەستکەوێ شارێکی تر مەحروم بێ لەو بابەتەوە
مامۆستا گەشتینە سی سایق جەولەیەکی ناو خەڵکت کرد طبعا نۆرماڵە جەولەکردن لە ناو خەڵکا بینینەوە شەحنکردنەوە ئەو تەسیراتی کە ڕەنگە ڕوبەڕوو تۆ کە سەردانی ماڵێکەکەی کابرا متمانەکەت پێ ببەخشێ ساردبوونەوەیەک هەیە لەم 4 ساڵەیە ینی زۆر نۆرماڵە چی دەستکەوت لەوەی کە سەردانیم چەند ماڵەت کرد ئەمڕۆ لەوەکیی کاتینە ناو سی سایقەوە بەناوی خۆی بەخشندەی مێرەبان تاوان قەزیەیەک هەیە لەوە ئەچێ هەم هاوڵاتی هەم پەرلەمانتار لای غافڵ بوو بێ پەرلەمانتار بە حکمی ئەوەی نوێنەری خەڵکە ئەبێ زوو خەڵک ببینێ هاوڵاتی لەوانەیە هەندێک داخوازی هەبێ کە ئیشی پەرلەمان نەبێ ئەم زوو یەکتر بینینە وا ئەکات کە هەردووکیان لە یەک تێبگەن هەر یەکە بزانێ مەسەن ئیشی چییە ئەویش بزانێ داخوازی چییە مەسەن هەندێک داخوازی هەیە ئیشی حکوومەتە بەس پەرلەمانتاریش خۆ ئەبێ ئەوە بکات کە ئیشی حکوومەت بۆ ڕوون کاتۆ بە تایبەتی ئێمە لە وڵاتێکی فیدراڵیین ئەو ئیشانەی لێرە خزمەت گوزاری کە داواکرێ هی پەرلەمانی فیدراڵی نییە هی پەرلەمانە مەحەلیەکەیە یا هی حکوومەتە مەحەلیەکەیە بۆیە من قەناعەتم وایە هاوڵاتی کە ئەیبینیت هەستەکە کە کەسێک هەیە لە خەمیایەتی بۆیە کە چیتە ناو ئەو خانەوادانە هەست بەوەکەی کە ئەمە ئەو کەسەیە کە متمانەی داوە بە تۆ ئینسان قسە لەگەڵ کەسێکا بکە کە متمانەی داوەتێ جۆرێک لە خۆشەویستی محەبەت دروستە بێ زوو قەزیە لە یەک وەرەگرن بەڵام لە دوورکەوتنەوە وای لێ دێ حاجزێک دروستە بێت لە نێوان ئەو دوو کەسە کە حاجزیش دروست بوو ئامادەن یەکگوێت لێ بگرێ ئێمەی پەرلەمانتار ئەوە یەکێکە لە خەلەلەکانمان کە دوورین لە خەڵک بەڵام ئەبێ ئەوەش بزانین ئێمە کە لە پەرلەمانی ئیتیحادین دەوامەکەمان چۆنە مەسەڵەن من هەفتەیەک لە بەغدام هەفتەیەک لە سلێمانیم لەو هەفتەیە تا فریای کاروبارەکانەکەوم ناتوانم فریای هەموو شار و شارۆچکەکان بکەم ئەمە معنایەوە نییە من کەم تەرخەم نیم بەڵام معنای ئەوەیش نیم کە نامەوێت بگەڕێمەوە بۆ لای دەنگ دەرانم بۆیە لە سەردانی ئەو بەڕێزانە یعنی کە ئەڕۆی تەماڵێک کە باسی انتخاباتەکەی بە یەک سەردان ئەگەر بڕیاری بایکۆتیشان دابێت دیسان هەڵوێستە گۆڕن طبعا هەستا بۆ منە ڕازی نەبووی کامێرە بێ لەگەڵ تا زۆر طبیعیشە خۆی هەندێک جار کە کامێرە دێت ڕسمیاتی تێکەوێ دڵی خۆی بۆ ناکاتەوە بەڵام بێ کامێرە وەکو دوو هاوڵاتی یەک ناوچە کە طبیعی ڕۆژانێک لەوە پێش بەیەکۆ بوون ڕەفیق بووە مەسەن دراوسێ بۆ ئەوانە کە ڕسمیاتی تای ناکەی زۆر سادە و ساکار اینجا دقیقترین قسە ئەو قسەیە کە لە دڵەوە بۆ دڵە بێ خەڵکی ئەو ناوچەی خۆمان بە شێوەیەکی گشتی قسەی دڵ بۆ دڵیان هەیە بۆیە فعلەن خۆشحاڵ بوون بە سەردانەکان و منیش خۆشحاڵ بووم بەوەی کە دەنگدەرانی خۆمان وەزعەکەم بەدڵ بوو تۆ ئەم مانگە پێویستت بە خەڵکی سێ سایق من هەمیشە پێویستم بە خەڵکی سێ سایق بە تایبەت ئەم مانگە یعنی ئەگەر ئەم قسەی دروستە پرسیارەکەڵێم تۆ پێویستت پێیەتی چووکە زانی بۆ ماوەسا کۆمنتی فەیسبووکم زۆر خوێندوێتەوە لەو پەیجانەی کە ڕسمێکی جەنابەت هەبێت لەوەی کە بانگەشە بێت چە پەیجی فەرمی خۆ چە پەیجی کەناڵی ئاسمانی پێیان بێت خەڵکێک باوەڕیان وایە ئەحمەدی حاجی ڕەشید بۆ تێری نەخواردوای 4 خولەکە کە 3 خولەک ڕەنگە هەر خەڵکی سێ سایقتیا بێ ئەو گەنجانەی وا بڵێن ڕاست ئەلێرۆ چی بە خەڵکەڵێ تۆ دووارە و پرسیارە بکەمەوە پێویست ڕەنگە بەم خەڵکە بێ ئەمە شارەکە کێشەیەک هەیە لە تێگەیشتن لە ئەو پلە و پۆستەی کە ئێمەی تایە ئایا فعلەن من بۆ پلە و پۆست چوومەتە بەغدا و پەرلەمانتارم یا بۆ ئەدای وەزیفەیەک ئەم وەزیفەیە ئەگەر من لەوێنە بم غەیری منی لێ فەرموو با مقارنە بکە لەگەڵ من و غەیری منە ئایا فعلەن من لە ماوەی ئەو 7 ساڵە کە ئەکاتە 2 خول ئایا توانیومە ئەدای خۆم جێبەجێکەم توانیومە ئەوەی لەسەر شانمە جێبەجێکەم ئەگەر توانیومە حەقە متمانەی کە پێم داوە دووبارەی کاتوە ئەگەر نەشم توانیوە ئەو ئیتر گلەی لە کەس ناکەم بەڵام بە قەناعەتی خۆمان ئێمە لە کۆمەڵی دادگەری ئەوەی لەسەر شانمان بووە ئەگەر زیاترمان جێبەجێ نەکرد بێ کەمترمان جێبەجێ نەکردووە ئێمە لە پەرلەمانی بەغدا دوو ئەندام بووین
توانیمانە لەگەڵ هاوڕەکانمانە 15 ئەندام کۆبینەوە ئەوەی ئێمە توانیمانە بە 2 ئەندامەوە بیکەین هێزی سیاسی هەیە بە 5 ئەندام و بە 10 ئەندام و بە 20 ئەندام و بە 25 ئەندام هەر بەقەدەر ئێمەی کردووە یا کەمتری کردووە بالعکس ئەو زۆر جار ئەو بڕیارانەی کە ئێمە داومانە و توانیمانە جۆرێک لە جۆرەکان متمانە لای هێزە سیاسیە شیعی و سونەکان دروست بکەین ئەو هێزانەی دیکە ناتوانێت لەبەرەوەی ئەو پەرلەمانتاری خەڵک نەبووە پەرلەمانتاری حیزبە جیاوازی من و پەرلەمانتاری ئەو هێزە سیاسیانە من پەرلەمانتاری خەڵک بووم بەڵام ئەو پەرلەمانتاری حیزب بووە من کاتێک کە بەرژەوەندی هاتوۆتە پێش دەنگم پێداوە ئەو کاتێک کە بەرژەوەندی حیزب دێتە پێش ئەو دەنگەدا بە بابەتەکە ئەمە ئەو جیاوازیە گەورەیە کە خەڵک نزیکە لە ئێمە دوورە لە پەرلەمانتاری حیزبە سیاسیەکان بۆیە خەڵکی سێ سادق ینی زۆر بە سانا و سادەیی ئەتوانم بچمە ناویان لە پێنجێن لەگەڵ بەڕێستا چوینە ناو خەڵک لە هەڵەبجە چینە ناو خەڵک لە سێ سادەقە چینە ناو خەڵک من ئەم حەوت ساڵی کە لێرە بوو لە ناو پەرلەمانە بووم و 9 ساڵ لە ئەنجومەنی پارێزگا بووم هەفتانە من ڕۆژێکم هەیە کە خۆم ئەچمە بازار پێداویستەکانی خۆم دابینی ئەەکەم خۆم سیارەکەمە بم بۆ لای فیتەر خۆم ئەچمە بەنزیخانەکان بەنزین تێەکەم خۆم ئەچم پێداویستی ناوماڵی خۆمەی کڕم بۆیە ئەمە غەریب نییە بەون کە ئێستا بچمە ناو شار بچمە ناو خەڵک بچمە ناو جەماوەر بە تایبەتی جەماوەری ئەمە فعلەن بە وەفایە ڕۆژێک لە ڕۆژان قسەیەکی چاکە کردبێت هەڵوێستێکی چاکەنوان بێ ئامادەیە تەسحیەت بۆ بدا پاداشت باتەوە جۆری مەرحەبای خەڵک ینی ئەو پەڕی جێگەی دڵخۆشکردنە زۆر باشە مامۆستا ئەحمەد دەمێت جارێکتر سێری سێ سایق بکەیتەوە ڕازیت لەو خزمەتگوزاریە بۆ ئەم شارە کراوە زانی مامۆستا خەڵک ڕاستە وەزیفی پەرلەمانتار وەزیر ئەمەمانە جیاوازی هەیە یەکێ یاسادانان یەکێ جێبەجێکردنە یەکێ دابینکردنی خزمەتگوزاریە بەڵام کە کارەباکەی ئەبڕێ ئەگەر ڕێکلامەکەی تۆ لەسەر شاشە بێ پەشیمانە بێت و دەنگرا وازانێ ئەم کارەوەیە بەدەستی تۆیە ئاویان نەبێ هەروایە جادە و ڕێگۆبانیان خراپ بێ هەروایە ینی ئەم شارە ئێوە خۆتان وەکو پەرلەمانتار لی ڕازین و ئەو داهاتە و ئەو وڵاتی دەسەڵاتی کە هەیە ئەتوانێت لەمە باشتری بۆ بکە ئەگەر سبەینێت تۆ بتانی چۆن بە 2 پەرلەمانتارەوە کردت سبێنی خەڵک بیکاتە 4 پەرلەمانتار 5 پەرلەمانتار ئەتوانن لەو ڕۆ خزمەتی زیاتری خەڵک بکەن بە دڵنیاییوە کاک جەلال ئێمە 9 ساڵ لە ئەنجومەنی پارێزگا بووین من سەرۆکی لیژنەی ئابووری بووم ئەم ناوچەیە مەشهور بۆ بە زۆنی شارە زۆر ئێمە 5 ئەندام لەم زۆنا بووین ینی نەمان هێشتووە دینارێکی ئەم زۆنە بڕوا بۆ شوێنێکی تر لەبەرەوەی من نوێنەرایەتی ئەم زۆنەم کردووە دینارێکی سێ سادق هەڵەبجە پێنجێن لەگەڵ هاوڕەکان ماڵبەتە لەو ئەو زۆنەی کە نوێنەری ئێمەی تیا بووە نوێنەری برایانیە گرتووی تیا بووە نوێنەری یەکێتی تیا بووە نوێنەری گۆڕانی تیا بووە کە ئەو کاتەوە هێزە سیاسیانە لە ناو ئەنجومەنی پارێزگا بوون بۆیە لە ماوەی ئەو 9 ساڵە 1450 پرۆژەمان جێبەجێ کردووە کە یاسامان نەبووە لە ئێستادا ماوەی 9 ساڵی ڕابردوو ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی پارێزگا دوای ئەوە هەر درێژکراوەی ئەنجومەنی پارێزگا لەو کاتەی من لە پەرلەمانی عراقم ینی هەمیشە ئەم ناوچەیە حزوری هەبووە لای من هەمیشە مەسڵ من لە یەکێک لە موازنەکانە هەلبوو سیبتی پارە تەرخانکەن بۆ هەڵەبجە سێ سایقم بیر نەچووە لەگەڵ قایمقامی ئێرە کە بەڕێزیان تەلەفۆنی کرد وتی سێ سادق چی بۆ کراوە وتم تەنها 2 میلیارد دینار دانراوە لەگەڵ برای بەڕێزم کاک ئازاد پارێزگاری هەڵەبجە هەر 2 میلیارەکەمان وەکو برا دابش کردووە بۆ پارێزگای هەڵەبجە بۆ سێ سادق ئەمە جگەل لەوەی ئەم ساڵ 65 میلیارمان لە خارجی موازنەوە بۆ ئەم پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە بە هەموو قەزاکانیوە تەرخان کردووە کە تا ئێستش هەر متابعە ئەو بابەتەیەکەم ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان وەک لە بەشی یەکەم کە هاتیە ناو سێ سایقەوە باست کرد هەندێک حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبێ بە هەندێک یاسای حکوومەتی عراقیەوە بەڵام ئایا لە ڕێی دایرە فیدراڵیەکانەوە چۆن ئەتوانرێ خزمەتی ئەم شارە بکرێت یەکێک لەو بابەتانەی کە هەمان ئێمە دایرەی فیدراڵیە یەکێک لە مەسەڵەن ئێمە لەو سنوورە مەرزمان هەیە ئیمجا زەرائیبمان هەیە گەماریکمان هەیە ئیجاری ئەملاکمان هەیە هەرچەند مڵکەکانی حکوومەتی عێراق یاخود بە سەریحی عیبارە بڵێم بانکەکانی حکوومەتی عێراق چەند مڵکیان لەم شارانە هەبووە هەمووی لەلایەنەوە هێزە دەسەڵاتدارانەوە داگیر کراوە تەخشان و پەخشان کراوە بە کادیری خۆیان لە سلێمانی 8 مڵک لە هەولێر 8 مڵک لە دهۆک 5 مڵک بەڵام
ئایا ئەم داهاتە لە چوارچێوەی قانونێکە هەیە بەڵێ لە چوارچێوەی قانونێکە هەیە تازەترین هەیئە کە دەست بەکار بووە هەیئە تەخسیص و مراقبة الإيرادات الاتحادية کە نوێنەری ئەم پارێزگایەتیایە پارێزگای هەڵەبجە و نوێنەری پارێزگای سلێمانیتیایە ئەمانە ئەتوان لە خلالی ئەم هەیئەوە ئەو داهاتەی کە دێت لە کوردستان چاودێری بکەن و چۆن دووبارە تەرخانەکرێتەوە بۆ شوێنەکان ئەگەر ئێمە فعلەن قەناعەتمان بە سیستەمی فیدراڵی هەیە ئەوە ئەبێت لە چوارچێوەی عێراقا بزانین حقوقمان چیە و واجباتمان چییە بۆیە من قەناعەتم وایە ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان بیانەوێ ئێمە سوودمەند بین لە داهاتەکانی عێراق ئەبێ زیاترین پەرلەمانتار بنێرنە بەغدا کە لە ئیشەکەی تێبگا و داکۆکی بکە فەزلی خوا توانیمانە لە ماوەی 9 ساڵی ئەنجومەنی پارێزگا لە 7 ساڵی پەرلەمانی عێراقا ئەوەی لە توانای پەرلەمانتارێکە هەبوو لەوە چێ ئەزعافی ئەوەمان بە خەرجدا بێ بۆ ئەوەی بتوانین لانی کەمە و هاوڵاتیانەی کە متمانەیان داوە بە ئێمە بتوانین خزمەتێکیان بکەین جا ئەم خزمەتە تەنها لەوەی ڕاستیەکانمان پێوت بن دەست پێکە تا کۆتایی ئەوەی مەشروعیان بۆ بین من توانیومە ببمە دەنگێکی دلێر لە پەرلەمان ئەوەش فەزلی ئەگەڕێتەوە بۆ خوا باشان پشتگیری خەڵکی ئازا و ئازادی ئەم دەڤەرە یا با بڵێن کوردستان بە هەمووی و ئەتوانم بڵێم ئەوەی لای من بووە کە ڕاستی بووە هەرگیز نەمهێڵاوە بشارێتەوە هەر بەو پەیامە شۆچووم بۆیە ئێستش پەیامەکەم بەردەوامین لەسەر ئەوەی پێشوو نایەڵم ئەوەی لە بەغدا ڕوو بدات لە خەڵکی هەرێمی کوردستان بیشارنەوە ئیزافەتەن بۆ ئەوەی چیم پێ بکرێ لە هێنانی پرۆژە لە گەیاندنی دەنگی خەڵکی ئێرە بۆ پەرلەمانی بەغدا کەم تەرخەمی ناکەمیشەوە بینەرانی عزیز لەگەڵمان من پاشناو بڕێک لە ناو بازاری سێ سادق دێنەوە لاتەم بزانم ڕاو بۆ چوونی خەڵکی سێ سادق لەو بازارە لە گەنج لە پیر لەسەر مامۆستا ئەحمەد چییە و ئایا ئەم جارە متمانەی پێدەبەخشنەوە چوو دەمەوێ مامۆستا ئەحمەد بکەمە کاندیدی سێ سادق دووبارە سڵاوتان لێ بێت ئازیزان وەک باسم کرد لە دوای ناوبڕەکە پێتان گەشتمێتەوە شاری سێ سادق یا قەزای سێ سادق ڕێژەیەکی زۆر گەنج لە ماوەی ڕابردوودا چوونە دەرەوەی وڵات تەنانەت شەهیدیان هەبوو ئێستاش بێسەر و شوێنیان هەیە مامۆستا ئەحمەد دەمێناوەتە بازار کە زۆر جار شەوان کۆمەڵی گەنج لێرە کۆ دەبنەوە دەرچووی زانکۆ پەیمانگاکان دوجار گەنجی سێ سادق لێرەیە هەرچەندە زۆر ئازایانە بە بازووی خۆیان لێرە هەلی کاریان بۆ خۆیان ڕوخساندووە و بە لەفە فرۆشی و چافرۆشی و توانم بڵێم کەسابەتێکیان بۆ خۆیان پیدا کردووە کەمە ئازایی و زیرەکی گەنجی ئێمە مامۆستا دەمەوێت بچینە ناو ئەم گەنجانەوە باشە ئەم گەنجانە لەبەرەوەی کە ڕاستە ئێوە بەشێک نەبوون لەو ستەمکاریەکە لە ڕابردوودا و لە ئێستاشدا هەیە لە گەلی خۆمان لە ناو حکوومەتە بەڵام مامۆستا دەبێت لێیان نەگری لەوەی کە ئەگەر تەڕوشک پێکەوە تێکەڵکن لەوەی ئەگەر لەبەر ئەوان ئێستا خەڵکی باشی وەکو جەنابی شتیان نەوێ بۆی ئێستا مەوێ بچینە ئەوێ گوێبیستی ڕەخنەکانیان بیت و ڕێیەکانیان بی ڕەنگە تەنانەت زۆر بە هیوا بن دەنگیش نەدەن هەر نەچنە بەشداری سندوقەکانی دەنگدان نەکەن بۆیە دەمەوێت لێرەوە بچینە ناو خەڵک و گوێبیستی دەردەدڵی و خەڵکە بین لە خزمەتیان باشە مامۆستا ئێستا لەم گۆشەیەوە سیرکە سری هەتا ئەو سەر بکە باشە ئەمە هەمووی گەنجە ڕاست شەوانە لێرە کۆبوونەتەوە یعنی ڕێگای تێک کەم دەگمەن هەبێ گەنجی سێ سادق شەوانە نەیەتێرە حیف نییە ئەم گەنجە دوو شەریکەی باش دوو مەعمەلی باش دوو شوێنی باش نییە کە کاری تیا بکە بە بازووی خۆی لێرە خەریکی شەو کەسابەتی خۆیەکە جوان حیف نییە ئەم گەنجانەی ئێمە وڵاتی ئێمە وای لێ هاتووە خۆ دوجار پەرلەمانتار کە دەبێتە پەرلەمان دەبێت دەستێکیە بێت لە چاکسازی و لە ڕوخساندنی هەلیکار ڕاستە بە دەرکردنی یاسا بێت سەرژمێری لەو وڵاتانەی کەوا خەڵکی خاوەن عەقڵ ئیدارەیەدا یەکێکە لە فاکتەری هێز بۆ نمونە وڵاتێکی وەکو سین زۆری دانیشتوان بۆتە فاکتەری هێز ئەوەتانێ لە اقتصادەکەیە بووەتە دووەم اقتصاد یا سێم اقتصاد لە عالەمە سەرژمێری زۆر لە وڵاتێکی وەکو میسرا کردوێتێ یەکێک لە هەژارترین وڵات لەبەرەوەی ئەوەی ئیدارەیەدا ناتوانێت بەکاری بێنێ ئەگەر ئەمە بگوێزینەوە بۆ هەرێمی کوردستان ئەو گەنجەی کە لێرە هەیە لە ڕووی لێهاتوویەوە لە ڕووی ئەوەی کە ئەتوانێ گەنجێکی بەرەمهێن بێ دەسەڵاتێک هەیە لێرەکە و دەسەڵاتە ناوێ ئەم گەنجانە بەکار بێن ناوێ ئەم گەنجانە گەنجێکی بەرەمهێن بن ئەوێ ئەم گەنجە
پاسەوانی ئەو بێ ئەم گەنجە بە شێوەیەک لە شێوەکان چاو بەرەو خواری ئەو بێ بۆیە ئەو گەنجانە ئێستا هەرچی نیگەرانیان هەیە حەقی خۆیانە هەرچی نیگەرانیان هەیە حەقی خۆیانە بەڵام سیستەمێکی سیاسی فاشل وای کردووە کە ئەم گەنجانە خاوەنی بەرهەم نەبن و گەنجێکی بەرخۆر دروست باشە چون ئێمە یعنی ئەم گەنجانە و شارکەینەوە تووڕەبوونەکەشیان بە قازانجی دەسەڵاتە ئەبێ هەمیشە فشار بکەن ئەبێ هەمیشە فشار بکەن بایکۆتکردن حەل نییە کارجرا بایکۆتکردن ڕۆژێک لە ڕۆژان حەل نەبووە بۆیە ئەبێ ئەم گەنجانە ببنە خاوەنی ئیرادەیە کە بتوانن ڕێڕەوی ئەم سیستەمە سیاسیە بگۆڕن ڕێڕەوی ئەم سیستەمە سیاسیە بەچی ئەگۆڕێ بە فشار بە خۆپشاندان بەوانە هەموو یەکرێ بۆیە نابێم گەنجانە کۆتا بکەن لەوەی کەوا ئەو ساحەیە بەجێ بێڵن بۆ ئەم مافیانە ئەو ساحەیە بەجێ بێڵن بۆ ئەم چەتانە ئەو ساحەیە بەجێ بێڵن بۆ کۆمەڵێک کە هەرچی مافی ئەوانە زەودیان کرد زۆر باشەوە گوتم ڕەنگە تەڕۆشک ئەمان پێکەوە ئیشکالێک نییە لەوەش لێرەوە بڕێ بزانین ئەگەر گەنج قسەمان بۆ کات تاوان هەنێکیان ڕۆینەوەندەش بێزار بن لێمان کە قسەنەکەن با بڕێن لامە کاکە سڵاوتان لێبێ دەمێ بزانم ڕای تۆ لەسەر ماڵبژاردنە بزانم هەڵبژاردنی چی؟ هەڵبژاردن هەرمە ئینی نماوە واتای نماوە لە وڵات هەیە هەچ کەس بڵێن بۆ خۆەتی سا پیاکی وەکو ئەحمەی حاجی ڕەشید پیاکی بەڕێزە سیقە پێکراوی ناو خەڵکە ئەم جاوەکو نییە هەڵبژاردن چییە؟ ئەمڕۆکە وەعدەیە بەیانی قێتان بۆگەی نازانم چیان بۆگەی ئەوەدان بۆگەین نایکرد بەس بۆ هەڵبژاردنەکانە بۆ هیچ تر نییە ئەحمەد چ وعدێکیان پێدەی کەس بێنێ بەس بۆ هەڵبژاردنەکە ئیشت بەم گەنجانە بێت لە ڕاستیە ئەو برابەڕێزە قسەکانی زۆر دەقیقە ئێمە گرفتێکمان هەیە حەڵقەیەکی وەسڵ ون بووە لە نێوان ئێمە و ئەوانە زۆرێک لە پەرلەمانتاران ڕۆڵی خۆیان نازانێ ئیشی چییە دێت وعدێکەدا کە ئیشی ئەو نییە مەسەن وعدی تاییدکردنەدا وعدی دۆزینەوەی هەلی کارەدا لە کاتێکە ئەمە ئیشی حکوومەتە ئیشی من ئەوەیە نوێنەری ئەم بم لە چاودێری ئەو حکوومەتە نوێنەری ئەم بم لە چاودێری ئەو حکوومەتە ئەو هینەوە بۆیە لێرەوە کێشەکە دروستە بێ کە من ئەو نازانێ من ئەمەوێت چی بکەم منیش نازانم ئەو چیەوێ لێرە فەرق هینێک جیاوازیەک لە نێوان ئەم دوو ئینا دروستە بێ من خۆم بۆ خۆم لەوە توانیمە وعد و بەڵێنێک بم بەڕێزانە وتومە ئەوەی کە ڕوو ئەدا بۆ ڕوونەکە بۆ چۆن ڕووی داوە بۆیە تۆ بێ فشار بکەیت چ لە من چ لە دەسەڵاتەکە تاوەکو ئەوەی کە ئەگوزەرێ لە ناو ساحەکە دەسەڵاتەکە بێتە پێشەوە بەس کێشەکە لەوایە دەسەڵاتەکە نەگوێت و بەڕێزەیەک لێ نەگوێت لە منەک قەزەکە وەیە گوێ ناگرێت ئیسا بڵین بەیانە بە مناڵە کاکام عەرەبانە بەرە دواوە بەڵێ باشە بە عامریکێ بە عامیشانی سێرەکەم ئەوەی سەرۆ بڵین کەسێکی حزبیە کەسێکی بەرپرسێ لە پشتێتی ئەووا لە دەرۆ ئەو حساب بۆ سەجادەکە ناکە بۆیە ئەبێ هەردووکمان هەماهەنگ بین لەوەی ئەم دەسەڵاتە چۆن بگۆڕین ئەوە گرفتەکەمان باشە من دەمەوێت بزانم بۆچی ئێمە لە تووڕەیی لە کاتێکە جیای کردەوە خۆشە تەمان ڕات هەبوو بۆچی ئێمە دەبێت لە تووڕەیی تەڕ و وشک پێکەوە بسووتێنین ئاخی وایە ئیسا بڵێن کاگەحمە و ئیشێکی باشەکە سەیرکە ڕفیقەکە کاروان لە حیزبێکە ئەو نایکە سا کاگەحمەوە گەر بڵێن شتێکی پێ ناکرێ وعد بە خەڵک نەیە چۆن نەزانی ئیشی باشی کرد ئازاین دیارە لە بەرچاوە دیارە لە تەلەڤیزیۆنەکانە لە بڵێن لە فەیسبوک و ئەم شتانەیە هەمووی دیارە ئیسا ئەزانی ئەم پیاوە چی کردووە یەکی تر چیەکە ئەوی تر چیەکە هەمووی بەشی خۆی کردوێتی مەسا یەکێکی وەکو بڵێ ئەندام پەرلەمانیان دیکە هیچیان پێ ناکرێت بۆ وعد بە خەڵکێ تاکەی جۆزەیان بۆ ئێمە داناوە بڵێن لەم سەیسایەکەیە ئەمە یەکی لە نمونە بەسیط دەکات جۆزەیان داناوە بۆیان کردومە 15 ئەمپێر کارەبای 20 ساعتمانێنێ 18 ساعتمانێنێ باوەڕ و قەنەعەتی بێ 12 ساعت کارەبا نییە 8 ساعت کارەبا نییە مۆلی دێ مۆلی دە ئەممانگە من بەس بۆم عەرەبان 6,000 ماوە بەس بەکری مۆلی 6 لێرە بەم و سی لە ماڵەوە بەم جا چی تەواو کردووە من نەوەڵە هەیە خوێنی تەواو کردوێ لێرە خەریکی دەکەم زۆرەکە بەڵێ ئەوە ئێستا لەو بەرەوە بڵێن ئەوە ئینە بڵێن خوێندنی تەواوکووە خەریکی لە فڕۆش لەسەر و عینیشت لەو بەرەوە عینیشت زۆری واتیە خوێندنی تەواوکووە هیچ هەلیکارێکی نەبوو بچێ باشە ماوەساری کێ لێرە هەلی کار بڕخسێنێت کاکەس پاس دەکەم مەمنوونم هەرکی کێ لێرە هەلی کار بڕخسێنێت هەلی کار کێ ڕەخسێنێ کارجلان هەلی کار حکوومەت دەی ڕەخسێنێ بەڵام حکوومەت گرفتێکی دروست کردووە ئەوەیە کە
سەرجەم کایەکانی دەسەڵاتی قۆرەخ کردووە. مەسەلەن خەڵکێکی زۆری بە ناوی دامەزاندووە بە کارێک کە پێویست نییە بۆ مەسەن نەهاتووە هەلی کار ماوەسا هەلی کار لە عێراق سیرەکەی ئەڵێ 50,000 هەلی کار بۆچی ئەم 50,000 بەر هەرێمی کوردستان ناکەوێت؟ کاک جەلال بۆ نمونە ساڵێک لەمە پێش لە عێراق هێلکە مەمنوع کرا هەر بە بۆنەی مەمنوعکردنیەوە 250,000 گەنج کەوتونەتە کارکردن لە دەواجنەکانی عێراقا. هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەسڵی ئەم قەزیەیە تیجارەتەکە هی بەرپرسانە ئامادە نییە قەدەغەیکە. مەسەلەن ئامادە نییە ڕێگە بگرێت لە مەرزەکان ئامادە نییە ڕێگە بگرێت لە مەرزەکان کە کاڵاو کەلوپەلی دەرەوەمان بە شێوەیەکی ڕەها بۆ نییە تاوەکو لێرە ئابوووریەکەمان ببوژێتەوە. ئەوە گرفتە ئاساسیەکەی. با من یەک دوو گەنجێکی تر بدوێنم زانم گەنجانی کە لێرە شوێنەکەشمان تۆزێ ناخۆشە گەرچینە شوێنێکی تر ماوەسا گەربێتە ئێرە ئەمە گەنجێکی ترمە چۆنی وەساقم باشش کرد سەربەرز ئینشاءڵڵا موفق ئینشاءڵڵا. مامۆستا ئەحمەد دەناسی؟ بەڵێ ناسم چۆن نایناسم چۆن نایناسی؟ وەک پاڵەوانەی ناسم وەکەوەی کە داکۆکی لە مافی منەکە وەکەوەی کە نازانم حەز ناکەم بۆ وەسفیکەم حەز ناکەم وەسفیکەم لەورەی کاتی هەڵبژاردنە وەکاندیدی شە ئێستا بەس کێشەکەمش لەم کاتداتم ئەوەیە کێشەکە بەڵام وەکەوەی کە من ئەبێ ویژدانی چانی ویژدانی هەبێ هەر کەسە لە ئاستی خۆی ئەگەر ویژدانمان هەبێ شتی زۆر جوانە وڵاتە ڕوویە بە ویژدانەوە منەڵێم کارەکانی بەرزە نرخێنم بەڵام وەکو هاوڵاتیە گلەیم لە کۆی پرۆسەکەیە کۆی حیزبەکان هەیە نەک بەتەنها کاک ئەحمەد بڵێم یا لایەنێکی دیاری کراوە بڵێم ئەو گلەیانە دەکرێت ئەمە تەڕ و شکیان پێکەوە بسووتێنین و ئەوەکەوەی کە هەندێک گەنج هەن بایکۆتەکەن ئەکرێ ئەمە ڕێگە حەلە یا ڕێگە حەل نییە. اینجا شتێکی تریش بۆچی ئێمە نامانەوێت ئەرکی دەسەڵاتی حکومی و دەسەڵاتی یاسادانان لە یەک جیا بکەین. کێشەکە لەوایە ئێمە لە وڵاتە هیچ شتێکیان ناکەینەوە تەڕوشک پێکەوە سووتێن بە نمونە ئەندام بەڕلەمانەکانی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی یەک دوانێکیان دکتۆر موسەنا و هەروە بزودنەوەی گۆڕان دکتۆر غالب و کاک شێرابڵۆ ئەمانەیانی داکۆکی کارێکی سەرسەختی مافەکان بوو بەڵام ئێمە ئەومان ناوێت ئێمە میلەتێکی وا ڕاهێنراوین زیاتر حرمەتەن ئەم قسەکەم لە کەناڵەکەەوە شەق وەشێنمانەوە ینی وایان لێکردین دەستەمایان کردین بۆەوەی خۆیان کە نازانم چۆن پێ بڵێم کە ئێمە ئەومان ناوێ بڵین داکۆکی کارمان هەبێ ئێوەمانەوێت هەمیشە لە ئاست بەغاو لە ئاست عێراقا چۆنڵی مل شۆڕکەین بۆچی وەسی مامۆستا ئەحمەد دەکەی نەموچەی بۆ گەڕاندویتەوە نە تەعینی کردووی نە کارەباکەی بۆ چاکردووی نە ئاوەکەی بۆ چاکردووی نە سوتەمەنیشی بۆ هێناوی بۆچی وەسفی دەکەی چکە زۆرەی خەڵک کام گرفتانەیان هەیە بایکۆتی هەڵبژاردن دەکەن نەخێردەنی ناداتە فڵانە کەس ینی تەڕ و شکرێکەوە دەستێنێ هەمووشی لەلا ڕەفزە وەسفکردنی هیچ شتێ لەوانەی کە تۆ باسیکرییانی بۆ نەکردوم بەڵام ئەوەی کارەکانە ئەوەی کە ئیشی ئەم بێ ئیشی ئەم وەسای ئاوڕۆنیە تا بێ بۆم چاکە وە پارەی ئەوەشی پێێنە بێ بۆم چاکە کارەبایش نازانم کە باوەڕ ناکە پلاکێکی بۆ بەسرێ تێگە لە من هەر بەجددی ینی نەمە بەسمەوەیە ئیشی ئەو نییە ئیشی من نییە ئیشی ئەو نیە جیازی تەنفیزیە من جیازێکی ڕقابیم ئەگەر لە مراقبەی جیازی تەنفیزیە کەم و کوڕی مەبێ فعلەن حەقە محاسبە بکرێت قسەکانی زۆر دقیقە کاڵی ئیشی ئەو نییە فعلەن ئیشی من نییە بەڵام ئەبێ من و ئەم بە یەکۆ هەردووکمان ئەدای جیازی تەنفیزی چاک بین دقیقتر لەوە کە ئەڵێ تێکەڵ بۆ ئیشەکە فعلەن ئەندام پەرلەمان ئەڕواتە بازار وعدی وا ئەدا کە ئیشی ئەو نییە ئەندام پەرلەمانەی ئەڵێ دۆلاریان 120,000 نازانم چی ئەەکەم بەچی لە کاتێک ئەندام پەرلەمان دوو ئیشی سەرەکی هەیە ئیشێکیان تەشریع ئیشێکیان متابعی سوڵتەی تەنفیزیە بۆیە ئێمە هەموو ئیشەکان خۆمان ینی هەر پەرلەمانتارەکان ئەوانەی کە کاندیدن ئیشەکان تێکەڵ کردووە لە هاوڵات ئەم تێکەڵکردنە نە قازانجی هاوڵاتیە نە قازانجی سوڵتەی تەنفیزیە قازانجی سوڵتەی تەنفیزیە بە زەرەری پەرلەمان بە زەرەری سوڵتە تەشریعی کەشکاوەتەوە بۆیە فعلەن ئەبێ ئێمە ڕۆڵی خۆمان دیاری بکەین تاوەکو ئەم بەڕێزە کە ڕخنەیەکی هەبوو ڕخنەکە ڕاستەی من کا یا سوڵتەی تەنفیزی ڕخنەیش مەبێ لە جەنابیان ڕخنەکانێکی لەوانە بەیاننامە
هیچ ناگۆڕێ بایکۆت هیچ ناگۆڕێ بایکۆتی هیچ ناگۆڕێت تەمە ڕێگە لە خۆشیەکێک ژیانی بێ لەوانەیە من، بایکۆت لە ژیانی ئەو. ڕێگە خۆشیەکێک لەوانەیە بەسەر بایکۆت هەرگیز بایکۆت زۆر باشە بەیان نامە مەسەل ئێمە کۆمەڵێک قەزیە هەیە یەک لە دوای یەک دێ من فراکسیۆنێکم دوو کەسم هەبووە لە پەرلەمان زانیومە بەم دوو کەسە هیچ ناکرێت بۆیە پەنام بردووەتە بەر دوو کەسەکەی برایانی یەگرت و پێنجەکەی برایانی گۆڕان دوو کەسەکەی هاوپەیمانی کاتەکە تولێکمان دروست کردووە ناومان ناو هاوپەیمانی هیوا بەوەی هیوا بگێڕن بەداخەوە نەماتوانی بکەین هاوپەیمانێکی هەڵبژاردن بەڵام بەمە مەسەرەن من ئەتوانم چی بکەم ئەو حاڵتانە هەیە ئایا ئەتوانم عملی سیاسی بە شێوەیەک لە شێوەکان سەرنجی لایەنەکانی دیکە من نەمتوانیوە ئیتیلافێک دروستکەم لەگەڵ هێزە شێوەیەکان تاوەکو محاسبەی بەرپرسانی هەرێم بکەم بەڵام توانیومە لە پێگەیەکە لە وێزگەیەکە بە سەرۆکی فەڕەنسی بڵێم تۆ کە ئەچی بۆ هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە ئازادی ڕادەربڕین علامەتی استیفامی لەسەر بۆیە جەناب دەفەرمی بەیاننامە دەور نابینێ ڕاستە لە مەدای نزیکا دەور نابینێ و هیچیش لە ژیانی تۆ ناگۆڕێ دڵنیام بەڵام من ئەزانم کە ئەوە لە مەدایەکی دوورە ئەم پیاوە هەڵوێستێکە لەسەر ئاسی نێودەوڵەتی یا هەڵوێستەیەکە لەسەر تەعامل لانی کەمە پرسێەوە و خەڵکە ڕۆژنامەنووسەتان بۆچی گرتووە پێت وایە پرسێ دڵنیام لەوەی کە پرسیوێتی چکە ئەو ڕۆژەی ئێمە ئەو بەیاننامەمان نووسیوە بۆ نمونە ئەوەی سەرۆکی فەڕەنسی ئەفونکە من وەکو هاوڵاتیەکە وڵاتە ئەوەی بەرپرسی دەرەوە بێ لە وڵاتان من وای نبینم کە بێن خەمی من بخوا بەرژەوەندیەکی نێمنایەتە وڵاتی منەوە من ئەزانم یەت لێرە لەسەر حسابی من ڕاستە لەسەر حسابی هەر تاکێکی ئەم کۆمەڵگا کۆمەڵە لە داهاتی ئەم وڵاتەیە باتەوە نیشتیمانەکەی خۆی هیچی تر بۆ پێشم وان نییە بێت بۆ بزنسێک بەرزانی یا بەسەرانی هەرێم بڵێ کاکە ئەمە غەڵەتە یە باوەڕ ناکەمەوە ناوی کاک محەممەد جان چی نەتیجەی ئەوەی وا لێ کرد کە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق بە هەرێمی کوردستان بڵێ هەرێم ئەگەر هەماهەنگ نەبێ ئەو دۆخەی وان نامێنێتەوە ئەگەر با بڵێن هەوڵ و داکۆکی شەقام نەبوو بێ ئەگەر ئیعلام نەبوو بێ ئەگەر پەرلەمانتارەکان نەبوو بێ ئەگەر هێزە سیاسیەکان ئەوانەی کە ناڕازینەوە بۆیە ئێمە مەیوز نەبین لەوە ئەوەی جەناب ڕاستە ژیان ناگۆڕێ بەس نابێ مەیوز بین لەوەی لە هەموو دەرگاکان بدەین گەنج نەماوە لە سیستەم هەر گەنجەوە شەی وایە 20 ڕۆ 30 ڕۆ 40 ڕۆ موافقم لەگەڵ قسەکانتان چۆن حەلیکەین وەڵا حەلیگەم تۆ خۆ هەڵمە بژێرەیەکت خۆی هەڵم بژێرەیەکت خۆی حکومەت دەڕوخێ بە نەبوونی پەرلەمان حکومەت دەڕوخێ ئارە وەڵا 2 ساڵ پەرلەمانیان دانەخست 2 ساڵ پەرلەمانەدا حکومەت ڕوخە تو ئەی چۆن ناڕوخێت تۆ هەڵمە بژێری 2 ساڵ پەرلەمان ئیسا من چەکداری بۆ نەگەم ئەو پیاوەی نەگا پیاوەی ناگاکێ بۆ یەکە آخر ئەو منەتی بەوە نییە ئەو نایکا خەڵکی منەتی بۆ نیە داگیریەکەن چۆن منەتی بۆ نایکا ئەو نایکایەکی ترێکا بەساڵ وەڵڵی هەمێدم بە شۆڕشی قەڵم نییە ڕۆژهڵاتی ناوەڕاست شۆڕشی چەکداریمان تا شۆڕژەیە قەڵم ئەمە ئەگاتە پەرلەمان چەکداری و دەنگدان لە کوردستانە هیچ کام لەوانە سەرکەوتون نۆبەی لا بە چەک نەبێت کوردستان بە چەک دروست بووە ناکاکە ئەگەر کەسێکی بەچەک بیڕوخێنێ لەوان خراپترە بێ کاکە کەسێک بەچەکات بێت بەچەک بووەوە چۆنە بێت چەکداری برای عزیزم تۆ ئەمان چیەکی تەوێ بۆ منە من ئامانجمەوەیە دیفاع بکەم لە بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان چی شێوازەیەکرێ بۆ منە بەوەی کەواوی یاسایانەی کە لەوێ هەموارەکرێ بۆ من اختصاصم مالیە لەوەی شایستەکانی هەرێم بە شێوەیەکی وا دابڕێژین کەوا بگاتە خەڵکی هەرێم باشە جەناب چەند ساڵمە تۆم دیوە لە مناڵیوە لە شەساغوێر لەو پۆستایی لە هاتوچەی بەقاکەی تا ئەسە چی بوو هیچ شتێک قەرارە دەرکرا بۆ سێسایەکان کردووە بۆ نمونەی بۆ سێساغ بۆ کوردستان بە ئەماسی کوردستان کاکە من ناوچەگەری ناگەم هەموو کوردستان لە ئاخر موازنە کاتێک کە ئێمە دەینە سەرەوەی پارە تەرخان کرێ بۆ هەرێمی کوردستان کاتێک شایستەکانی هەرێم دیاری ئەەکەین کە ئەوە مانگانە 900 میلیارد بێتە هەرێمی کوردستان لە مقابل ئابێ هەرێم نەوت تەسلیمکە من ئەتوانم بڕۆم بڵێم مەبێ بە زۆر دەبابم هەیە بچم بیهێن مەسەر هەرێم نەوت تەسلیمکە من اختصاسەکەم دانانی یاسایە برا عزیزە اختصاسی لەسەر بناغەی نەتیجە دروستەکرێ ئەنا من اختصاسەکەم من لە پەرلەمان ئیشەوەیە یاسا داڕێژێ ئەگەر کەم تەرخەمیەکەم هەبوو بێت لە دەڕێژانی یاسا حەقم حەسەبە بکرێم
حق جارێک مەسەن ڕخنم لێ بگیرێ بەس من کە یاساکە جێبەجێ نەکرێ دەسەڵاتی من نییە دەسەڵاتی جیازی تەنفیزیە تۆ دەسەڵات لێ کادا دەست کەشیتەوانە بڵێ کاکە من سابەکەم بۆ ناکرێت کەس ئەم ئەوەی لە سەرە ئەرکی ئەوەیە کە دەست کێشێتەوانە تا بە نمونە من نمونەیەکێنەوە باسی 1 ملیارد کرد بۆ 3 سال ئەگەر بۆ لە ئەم ساڵە 65 میلیارمان تەرخان کردو بۆ پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە هەر لە موازنەی 2019 2 میلیارد دینار دانراوە بۆ منطقە ملیارێکی بۆ هەڵەبجە بۆ ملیارێکی بۆ ڕۆڵتان هەبووە لە دانانی ئەم ملیارد دینارە بۆ 3 سال بەتەکید ئەتوانن لە قایمقامی ئێرە بپرسن و لە محافزی هەڵەبجە بپرسن ئەڵێ دەنگم پێ بێت دەنگم پێنەی من کۆمەڵی دادگەری ئێوە حیزبەکەی ئێوە چی شتێکیان کرۆ لە بەرەی گەنجی ئەم شارە لە شارەکانی تری کوردستان عرضم کردی ئێستا بۆ برابەرەزم باس کرد کە وەفدی هەرێم هاتنە بەغدا وتم بە حکمەوەی من شارەزایم هەیە لە داتا و بەیاناتی عراقیە عێراق لە ماوەی 2019 تا 21 530,000 خەڵکی تعیین کردووە لەو 530,000 کەسە 100,000 هی هەرێمی کوردستانە فەرمونون دەست لە دەست ئەوە لە ناو موازنە تەسبیتەکەین بتوانن جێگیری کەن و با پارەکە باشە ئەکرێ بە شتێ بپرسم بۆچی گەنجەکانی ئێمە لەم وڵاتە وەکو سوالکرد سێرەگرێت کێ وەکو سوالکرد سێرە ئێمە وەکو سوالکرد سێرەگرێن چونکە لەم دیشمانەیە ئێمانە کارمانێنە ئیشمانێنە کەسابەتمانێنە مەعاشمانێت یەگەی نەمافمانەیە هێنە سەر جادە خۆ پیشاندانەکەی سەرگوتمانەکە تێمانە لە درێت یەگەی ئیهانەمان پێ بەس ئەوە منم سەرکوت دەکەم بەڵام کاک ئەحمەد ئالێرە با من یەک شتێ پێ بڵێ کە تۆ لە پەرلەمانەکەت لە نوێنەرانی عێراق کە بەگوێی تۆ ناگەن ئەبێت تۆش بێتە بەرەی میلەدەوی بێتە سەر جادە خۆ پیشاندانکە ئەبێت لە کەزانی و حیزبەکە و ناتوانێت چاریەکێتی پارتیکە ئەوێ بێتە بەرەی میلەت ئەبێ لەگەم میلەت هاشەرگەن تا یەکێتی پارتی بڕوخی ئێستا لە بەرەی میلەت نەبووم نە بۆ لەبەرەوەی ئێوە لە حکوومەتان نەکردەوە بۆم لە حکوومەتان تێگەی ئێوە وەکو ئێوە حیزبەکانی دریژ وەکو سوالکرد سێری گەنج ئەم وڵاتەدان کردووە سوالکەری وڵاتی نیە تا ئینتیمای بۆ کە هەرگیز بەو شێوە سەیری گەنجم نەکردووە و سەیری گەنج ناکەم چکە خۆش مەرحەلەیەک گەنج من هەر ئەو نەئەڵێم کە ئێوە وەکو حیزبێرە دەسەڵاتان لە دەسەڵاتانی برای عەزیزم من لەکوێ لە دەسەڵاتان ئەی کۆمەڵی دادگەری وەڵا لە دەسەڵاتانی ئەی لە حکوومەتانی نەوەڵا عەزیزەکەم یەکشتڵی کۆمەڵی دادگەری چی کردووە من یاسایەکە بۆ باسەکەم کە لەسەر پێشنیازی یاسای فراکسیۆنی کۆمەڵ بوو لە خولی پێشووتری پەرلەمان بوو لەوەی کە سولفەی زەواج 1 ملیۆن بوو ئەو پێشنیازە یاسایی کە کرا بە 5 ملیۆن پێشنیازی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بوو توانی ڕێی زۆری نەکۆ بکاتەوە ئێمە دەستخۆشی لە کارێت باشەکانیانەکەی بەڵام باشتر ماوە بیکەن باشتر ماوە وەرە با هاوکاری یەک بێت هاوکاریە بەڵام کاک ئەوەی ئەم تەمەنم 21 ساڵە تا ئیسا 21 ساڵە عنی لە پێش منیش ئەم حکوومەتە هەروە بوو وەڵی بە 4 21 تریش نە کۆمەڵی دادگەری 1000 حیزبیتر لەم وڵاتە دروست بێ پارتیەکی نابێ مەیوز بێ بەساقم نابێ مەیوز بەخوا 21 ساڵە 27 ساڵم حکوومەتە هەیە آخر خۆ من عەرزی ئەو برایم کردوتم من یەکەم مەرحەلەم نییە کە هاتوومەتەوەی ئێستا پەرلەمانتارم بەڵێ لە شۆرشی شاخمان کردو و خۆپیشاندانمان کردو و معارەزەیەتیمان کردو دەستخۆشی لە کارە باشەکانتانەکەن ئەمە ئەبێ بەردەوام بین لەسەر ئەمە ئەبێ بەردەوام بین لەسەرەوە سبەی نییە مەسەن پەرلەمانتاری تری لێ نابێ یەکێتی و پارتی بچناوێ ئەو نەختە نوزە ئازادیەش هەیە پێی ناکەن بەڵام ئەزای من ئەرزانی چێڵێم پێکەنیانە ئەڵێم حیزبەکەی ئێوە یەکێکە لە حیزبەکانی هەرێمی کوردستان ئاخر خۆ دەسەڵات نییە کۆمەڵی دادگەری دادگەری لە دەستانێ لە حکوومەتە نیمانە ئەی بە چێژینەوە بۆ شەرکەم بەس یعنی ئەم حیزبانە کە یەکگرتو و کۆمەڵ و ئەوانە عنی پارەیانێ لە حکوومەتەوە نەباوەڕ پێ پارەمان ئەی بەچی پێیاگەنە پارە ئەم پارانە لەکوێوە ئەم وەنەوشە و ئەم بینا و ئەم باڵەخانەوەم لەکوێ دروست بوو عەزیزەکەم بەڵێ یەک شتی زۆر سادە پێم خۆش نییەوە ئەزانی من لە ئەو بڕەپارەی کە دێتە حسابی من لە سا هەفتای ئەچێتە ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی دادگەری ئەی بەهۆ ئیدارەی حیزبەدە دیارە زۆرینەی و گەنجانەی کە لە سی سادەقن ستەمکاری و نەعەدالەتی و گەندەڵی 30 ساڵی ڕابردووی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان ژیانی ئەمڕۆی ئەو جیلەی تاڵ کردووە کە ڕەنگە ئەمە یەکەم جاریان بێدەنگ بدەن بۆیە ئەم جیلەش ناهوشیار لەوەی کە ڕۆڵی پەرلەمان چییە و یا لە ڕابردووی پەرلەماندا چی گوزەراوە و کام فراکسیۆن و کام حزب کاری باشیان کردووە بێ ئاگان ئەمە ژوای کردووە ڕەنگە بەشێکی زۆریان بکەونە داوی مزایدە سیاسیەکانەوە من کاندیدی ئێوەم هێنایە ناو خۆتانەوە ئەوەی کە بینیتان
لە خزمەتەکانی ڕابردووی خۆی ئەحمەدی حاجی ڕەشید باسی کرد کە چی کردووە و ئەوەشی ڕوون کردەوە کە بەپی دەسەڵات و یاساکان ئەرک و ڕۆڵی پەرلەمانتار چییە کە ئەو درێغی تێ نەکردووە. بۆیە ئەوەی کە بینیمان لە سەی سادق کاندیدی تۆ ڕای خەڵکی ئێوە بوو بۆ کاندیدەکەی ئێمە کە پێشەشی ئێوەمان کردووە. هیوادارین ئەوانتان کە لە سنووری سەی سادقن کاندیدی ئێوە ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە ناوچەکانی سەی سادق، شارەزور، هەڵەبجە، خوڕماڵ و هەورامان پێنجوێن ڕۆژی دەیدا لە بیرتان نەچێت. کەسێکی دەستپاک بە ئەزمون 7 ساڵ ئەزمموی کارکردن لە پەرلەمانی کوردستان هیچ نەبێ لە ڕابردووی بکۆڵنەوە بە مزایدەی سیاسی ئێستا هەندێک لایەنی سیاسی مەخەڵەتێن. بێهیوامە بن بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگتان بدەن تا بەرنمەیەکی دیکە لەگەڵ کاندیدی تۆ لە ناوچەیەکی دیکەی بازنەی سەی سلێمانی لەگەڵ ئەحمەدی حاجی ڕەشید پێتان دەگەمەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە.